هەر زۆر باش و هەنگی علاماتی هەر لە دنیاە دەرەکەوێت. ئەوانەی کەوا پلەیان بەرزە و دەرەجەی شەهیدیان هەیە لە لای خوا سبحان الله، جاری وا هەیە جەنازەکەی لاشەکەی یەک بۆنی خۆشی لێ دێ خەڵک هەموو وەکو موعجیزەی خوای تەبارەک و تەعالە پیشانیان دەیات. جاری وا هەیە هەفتەیەکە مردووە ئەیخەنە ناو قەبرەوە کەچی برینەکەی خوێنی لێ دکێ. کابرای کافر و بێدێنی جاری وا هەیە سەعاتێک نەتێڤ نەپەڕیەوە بەسەر مردنەکە کەلاکەکەی بۆ گەنەکە. ئەگەر زوونەی شارنەوە خوا پەنامان بە، یا خەوبینینی کەس و کاری پێوەی. تۆ خەوبینیەکێکە مردووە سێرەکەی لە باخێکی خۆشە زیینوە لە خەوەکە تا وازانی نەمردووە و نیشانەی خێرە. خەو بە یەکێکەوە بینی سبحان الله جاری وایە هاتوون پێیان وتم وەڵێ مامۆستا فڵان نەفەرمان وەفاتی کردووە مردووە تا ئیسا چەند جار ئیزعاجی کردوینەوە هاتوۆتە خەوی فڵان و فڵان و فڵان و ئەڵێ دەرمێنن لە قەبرەکەم. ئەی هەوار دەرمێنن لەو قەبرە. یعنی ئۆقرەی نییە لەناو قەبرەکەیە. ئەوانەشی کە شەهید بوون لە ڕێگەی خوایە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمێ خوای گەورە تەوعەن کەس ناچێتە بەهەشت. بەهەشت دەرگای داخراوە تا ئاخر زەمان لە قیامەتە ئینشەڵڵا دوایی لە باسی قیامەتە باسیەکەین. پێغەمبەر صلی الله علیه و سەلەمی خوای لەسەر بێ خۆی پێش خەڵکەکە ئەکەوێت دێت خوای گەورە ڕوخسەتی وا داوە کە بەس دەرها بە دەستی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم دەرگای بەهەشت بکرێتەوە ئاخر جار لە قیامەتە لە ئاخر قۆناغا بکرێتەوە ئینجا ئەوە چێتە ناوە یەکەم کەس و خەڵکانی کەش بەدوایە چنە ناوە هەتا ئەو کاتەکردنەوەی نییە. بەڵام ڕۆحیانەتی شەهیدەکان پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کەوان دەرەجەیان بەرزە طەبعاً کە شەهیدەکان وابێ پێغەمبەرەکان لە شەهیدەکان بەرزترن، صدیقەکان لە شەهیدەکانیش بەرزترن. ئەفەرمێ خوا ڕۆحیانەتیان ئەکاتە ناو جەستەی تەیری سەوزەوە. ڕۆحیانەتەکان ئەخاتە ناو هەنگی گیانی تەیری سەوزە وەکو جسمێکیان بە دروست دەکا لە شێوەی تەیرێکی سەوزە، باڵندەیەکی سەوزە. ئەم تەیرانە ئەڵێ ببارقین ببابی الجەنە لە لێواری ڕووبارێک لە دەرگای بەهەشت، یعنی بۆیان نییە بچنە باشتەوە بەس کوێ لە ڕووبارێک لە لێواری دەرگای بەهەشت هەموو جار لە دار و درەختی دەوری بەهەشت ئەنیشن بۆیان هەیە لەو دار و درەختە بخۆیان ئەخۆن خوای گەورە ڕزقیانەیە لە شێوەی تەیرێکە حەزیان لە بەچ بەروو بوومێکی بەهەشت بێ لێ خۆن شەوانی ژەگەڕێن و هەنگی قەنادیل وەکو چۆن هێلانەیەک بەس بڵێ خوای گەورە تایبەت بۆ ڕۆحیانەتی ئەوانی دروست کردووە ئەڵێ ئێوارانیش دێنەوە ئەو قەندیلانە لەژێر عەرشە ئەو هێلانانە لەژێر عەرشە بخۆیان بە ڕۆژ و بە ئیسراحەت دەڕۆن لەو باخانەی بەهەشت جوان ئەگەڕێن لەم دارەوە بۆ ئەو دارە فەرمێ یعلیق من شەجەری الجەنە لە دارەکانی بەهەشت بۆ خۆی ئەخوات دەنوک لەم دارەیە لەو دارەیە بە ئیسراحەت باڵیان یعنی بۆ ئەوان حڕن دێن و ئەڕۆن ڕۆحیانەتەکانیان. تەنانەت لە خەوی هەنگێ پیاوچاکانە بۆمانە گێڕنەوە پیاوچاکی گێڕێتەوە ئەڵێ کوڕەکەم چوو بوو بۆ غەزا لە زمانی عومەری کوڕی عەبدولعەزیزای گێڕێتەوە ئەڵێ کوڕێکمە بوو چوو بوو بۆ غەزا دووبەری ساڵێک بوو نەخەبەر نەنامە نەهیچیم پێ نەگەیشت بووی کوڕەکەم ئەڵێ زۆر بێتاقەت بووم بۆی ئەڵێ نیوەڕۆیەکیان خەوتم لە خەوما کوڕەکەم بینی کوڕەکەم بینی هاو بەرەو پیر و باوەشم پێیا کەوتم بەساقەومەوە تۆ لەکوێی خۆ من فێم بۆ من و دایکەر ئەحواڵت دەپرسی نەخەبەرێ نەجوابێ تۆ لەکوێی وتی بۆ باوە نەزانیوە وتم نەوەڵا کوڕم چی بزانم وتی ئەی باوە خوای گەورە ئێمەی شەهید کرد شەهیدی پێبەخشین من و کۆمەڵی لە هاوڕێکانم وەڵڵاهی لە ژیانێکی ئەوگە خۆشاین من نەمزانیوە کە نەزانیوە بەخوا ئەینە هەر هەواڵێکم پێ ئەگەیانیت ئیساش ئەوە وتم ئەی ئەوەی سا چیەکەی وتی وەڵڵا باوە زۆر بەپەلینەوە لە ئاسمانە جار دراوە ئیستا خوای گەورە فەرمانی دەرکردووە چی ڕۆحیانەتی پێغەمبەران و شەهیدان و صدیقان و پیاوچاکان هەیە بێن نوێژ لەسەر ڕۆحیانەتی عومەری کوڕی عەبدولعەزیز کەن ئەوە ئێمەش لەگەڵ شەهیدەکانە هاتین نوێژ لەسەر ڕۆحیانەتەکەی بکەین وتم با لەوێشەوە سەردانێکی باوکم کەم تخوا سەرێکی لێ بەم دەی باوەگیان بە دوعا خوا حافیز ئەڵێ تی باوەشم پیا کردەوە ڕۆی ئەڵێ لەو کاتەیە لە دەنگ و دەنگە هاوارێ خەبەرم بۆ کە ڕاپەڕیم سێم کرد دەنگە دەنگێ بوو لە دەرەوتمەوە چی وتیان وەڵای سا عومەری کوڕی عەبدولعەزیز وەفاتی کردووە يعني خوای تبارك وتعالى تا ڕادەیەک يعني ئەوانە حڕیەتێکیان هەیە بۆ گەڕان ئەو ڕۆحیانەتانە جاری وایە کەسێکی باشت کە مردووە لە پێش خۆتا هەسەکەی زۆر جادێتەوە لاو لە ناخۆشەکانە لە خەوا ئەیبینی دێ بەهاناتەوە ڕێو پشانەیە شتێکە بە دیاری بۆ دێنەوە نیشانەی باشییە ئەگەر خوا پەنامان با لە خەویشا بەخلافی بینێ و بێ تۆ خێری بۆ بکەیت دوعای خێری بۆ بکەیت کە خوای گەورە فریای بکەوێت ئەو ژیانە لە سەری بڕۆین زۆرە بە فەرهاتی ئێجگار زۆرە بەڵام ئەوەی کە لێرە ضرورە پێشەوەی دەرسەکە کۆتایی پێبێنم لە خزمەت جەنابتانە باسی کەم
هەنگە علاماتی پێشمردن کە بزانی ئەم مردووەکەت ئەهلی بەهەشتە یا جەهەنەمە بە چیا جیا بکرێتەوە کۆمەڵی نیشانەی عاقیبەت خێری لەگەڵ کۆمەڵی نیشانەی عاقیبەت خراپی خوا پەنامان بە نیشانەکانی عاقیبەت خێری هەچ کەس پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ من كان آخر كلامه لا إله إلا الله دخل الجنة هەچ کەس آخر قسەی لا إله إلا الله بوو ئینشەڵڵا ئەهلی باشتە کۆتای قسەکەی بە لا إله إلا الله بێ بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لقنوا موتاكم شهادة لا إله إلا الله مردووەکانتان تەلقین کەن پیان بڵێن پێشەوەی ڕۆحیان دەرچێت کە ئەڵێ مەوتاکوم مەبەستی پێوە نییە ئەوەی کە مردووە مەبەستی ئەوەی کە خەریکە ئەمرێ وا ڕۆحی دەرەچێ ئەڵێ بە هێواشی بە نەرمونیانی نەگوای لێ بکەیت تر گرە گیانی خۆی بێزارێتەوە ئازاری گیانی خۆی لەو لەحظەتەیە ئەڵێ یەکێک بە عاقڵانە بچێتە لایەوە پێی بڵێ خوای بخاتەوە بڵێ لا إله إلا الله بڵێ ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله ئەگەر وتی وازی لێ بێنە ئیتر قسەی کەی لەگەڵام مەکەن بەشکم لەسەرەوە ڕۆحی دەچێت با قسەی تر نەکا لەگەڵ وتی لا إله إلا الله قسەی کەی لەگەڵام مەکەن ئیتر بێدەنگ بن لە دەوری بە هێواشی زۆریشی لێ مەکە کەیتر وای لێ بێ ڕقی لە کەلیمەکە بێتەوە لەو لەحظەتەیە هێواش بە هێواشی بەگیان بچیت پێرە بڵێ مامەگیان بابەگیان دایەگیان بڵێ لا إله إلا الله بەشکم کەوتی لا إله إلا الله ئیتر بێدەنگ بە بەشکم تۆ آخر قسەی بێ قسەی کەی بەدوایەنەکە کۆتای ئەعمالەکە نامەکەی بەوە بێت ئینشەڵڵا چێتە بەهەشتەوە ئەمە یەک دووهەم یەکێک لە نیشانەکانی عاقیبەت خێری پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ المؤمن يموت بعرق الجبين سبحان الله ئەڵێ ئینسانی ئیماندار بە عەرەقی ناوچاوانی ئەمرێ هەچ کەسێکتاندی لەسەر مەرگا کە مرد ناوچاوانی عەرەقی کردبەوە ئەهلی ئیمانە ئینشەڵڵا دیقەتی ناوچاوانی مردوو بن هەچ کاتێک مردوو ناوچاوانی عەرەقی کردەوە جا سبحان الله لە لێکدانەوەی سەبەبی ناوچاوان عەرەقکردنەوەیان ئینسان یعنی دوو هین هەیە ڕێوایەتیانی بن مەسعود ئەڵێهی ئەوەیە کاتێک کە پێڵێن ئەڕۆیتەوە بۆ لای یاهین کاتێک کە ڕۆحی کێشن عەذابی ڕۆحکێشانەکەی لەسەر قورزە بێ بۆ ئەوەی ئەو تۆزە گوناحەی کە هەیەی لەوێ پاک بێتەوە چونکە ڕۆحەکە گەیشتۆتە ئاسی سەری لەوێ عەذابێکی زۆری یعنی ناخۆشێکی زۆری بەسەرادێت تا ڕۆحەکە دەرەچێ بۆ ئەوەی پاک بێتەوە ئەو تۆزە گوناحەشی کە لەسەری بۆ پێوەی نەمێنێ بە پاکی بڕۆ ئەو عەرەقکردنەوەی ئەو ناخۆشی ڕۆح دەرچوونەکەیەتی بۆی بە پاکی بڕاتەوە بەردەمی خوا کۆمەڵی کەشیان ئەڵێن نەخێر سەبەبەکە ئەوە نییە ئەڵێن سەبەبەکە ئەوەیە لەو لەحظەتەیە کە فریشتەکان دێن ئەڵێن کاکە مژدە بێ ئەو بینەوە بۆ لای خوا شەرمەکا لە خوا کێ هەیە لە ئێمە پێی بڵێن ئیسا بینەوە بۆ لای خوا لە تەریقەیە کە گوناحەکانی بیرەکەێتەوە ئاخر تۆ شەرم ناکەی ببەنەوە بۆ لای خوا لەو لەحظەتەیە ئەڵێ تەریقە بێتەوە ناوچەوانی عەرەقە کاتۆ ڕۆحی دەرەچێ مهم ئەوەیە لە هەردوو بارەکەیە ئەوەی مرد و ناوچەوانی عەرەقی کردبەوە ئینشەڵڵا ئەهلی بەهەشتە ئەمە خاڵێک سێهەم یەکێک لەوانەی کەوا نیشانەی عاقیبەت خێریە سبحان الله بە حەدیثی پێغەمبەری صلی الله علیه و سلم لەسەرا فەرمێ هەچ کەس هەچ ئیماندارێک نەک هەچ کەسێک کافر هەچ ئیماندارێک شەو ڕۆژی جومعەی ببێ بە نسیب ئینشەڵڵا بەهەشتیە چونکە فەرمێ لە فیتنەی قەبرە پارێزرێ فیتنەی قەبری لەسەر نابێ ئەوەی لە شەو ڕۆژی جومعەیە بمرێ لەبەر بەرەکەتی ئەو شەو ڕۆژە ئەوەش یەکێکە لە نیعمەتەکان دوعا بکەن ئینشەڵڵا خوای گەورە بیکە بە نسیبمان شەو ڕۆژی جومعە چوارەمینیان هەچ کەسێک لەسەر عەمەلێکی صالح بمرێ هەچ کەس لەسەر کارێکی خێر بمرێ مەسەلەن کابرا لە ماڵەوە هاتووەتە دەرەوە دێ بۆ مزگەوت ئەوە لەسەر خوا زامنە هەتاکوە گەڕێتە ماڵەوە لەو مسافەی هاتنە دەرەوەی لە ماڵ نوێژکردنی لە مزگەوت گەڕانەوەی لەو ڕێگەی ئەم سەرۆ سەرا لە ناو مزگەوتا بێ لە هەچ شوێنێکیان ڕۆحی دەرچێ بە هەچ هۆکارێکی خێر بێ ئینشەڵڵا بەهەشتیە چونکە زامنی خوایە ئەوەی لە ماڵ چۆتە دەر بۆ حەج بۆ عەمرە بۆ ماڵی خوا سەرداری ماڵی خوا هەتا ئەگەڕێتەوە لەو ڕێگەیە هەرچێکی بەسەرا بێ ضامنی خوایە و بەهەشتیە بە نەسی حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەچ کەس لە ماڵ چێتە دەرەوە بۆ جیهادکردن بۆ غەزا لە ڕێی خوایە بۆ دەعوەکردن لە ڕێگەی خوایە بۆ گەیاندنی دینی خوا بۆ خزمەتکردنی دینی خوا بڕواتە دەرەوە هەتا ئەو لەحظەتەیە گەڕێتە ماڵەوە لە هەنگاوی یەکەمەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ بە مردنی خوایی بمرێ بکەوێ بە دەما بمرێ بکەوێتە چاڵێکەوە بمرێ وڵاخەکەی بیخا بە عەرزا بمرێ لە سیارە وەرگەڕێ بمرێ